پەرلەمانی کوردستان ئامادەکاریەکانی تەواو کردووە بۆ ئەوەی لە کۆبنەوەی ڕۆژی چوارشەمەدا متمانە ببەخشێتە کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان. بە جۆرەی بەرنامەیەکاری کۆبنەوەکەی پەرلەمان لەو کۆبنەوەیەدا متمانە دەدرێت بە مەسرور بارزانی وەکو سەرۆکی حکوومەت و قوبات تاڵەبانی وەکو جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیرانی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان. کارێکی زۆر باش بوو کە لایەنە سیاسەکانی ناو پەرلەمان بەتابەتە و لایەنە سیاسە سەرچیانە کە ئیتفاقیان کرد ڕێککەوتنیان کرد لەسەوەی کە کابینەی نوێ بە پێکەوە تەشکیل بکەن. لێستا ڕۆژی چوارشەم دانیشتنی پەرلەمانەیە، پەرلەمان متمانەی دەداتە بە حکوومەتی هەرێم، دەبێت هەماهەنگی هەبێت و دەبێت هەموو لایەنەکانی سیاسی ناو پەرلەمان پشتیوانی حکوومەتی هەرێم بن بۆی حکوومەتێکی بەهێز دروست بکرێت. و لە خاڵێکی تری بەرنامەی کاری کۆبنەوەکەی پەرلەماندا هاتووە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دوای سوێن خواردنی خۆی و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرەکان کارنامەی 4 ساڵی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێم لە بەردەم پەرلەمانتاران دەخاتە ڕوو. وەکو پەرلەمانی کوردستان هەموو ئامادەکاریەکمان کردووە، تەنها چاوەڕێی هێزە سیاسیەکانین ئەوانەی کە بەشدارن لە کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان. لە ئێستادا ئەوانە هەمویان ڕێککەوتون و ناوی کاندیدەکانیان دیارن. ئینشاءڵڵا لە ڕۆژی چوارشەمەدا متمانەیان پێدەدەین. 9 مانگ زیاتر بەسەر هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان تێپەڕیوە. لەو ماوەیەدا حزبەکان بەردەوام بن لە گفتوگۆ. سەرنجام دوای ئەو وادەیە لایەنە سیاسیەکانی کوردستان بەشدار لە حکوومەتی هەرێم گەیشتنە ڕێککەوتنی کۆتایی لەسەر کار و بەرنامەی حکوومەت و پشک و بەرکەوتەکانیان لە کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.